کاوێز ئاغا تاقانە لاوک بێژەکەی کوردان، کوردێکی کەمدوو زمان قورسی سەدەکانی ڕابردوو. عەرەب و تورکەکان تووشی سەرسوڵمان دەکات کاتێک دەبینن کەسێک لە قسەکردنی ئاساییدا زمانی دەگیرێت، بەڵام کەزار بۆ لاوک هەڵدێنێ بولبولێکە بێ هاوشێوە. کاوێز ئاغا لاوک بێژە تاقانەکەی کوردان خاوەنی دەنگێکی خۆش و دڵگیرە. لە ئەمان کاتدا پارێزەری لاوکی کوردیە کە بەهۆی ئەو دەنگە سیحراویەوە لاوکی کوردی بۆ سەردەمانێکی زۆر درێژی دوای خۆی بە زیندوی هێشتۆتەوە. کاوێز ئاغا ئیلهامی ئەم دەنگە ئاسمانیەی خۆی لە سروشتی جوانی کوردستانەوە وەرگرتووە، بەڵام سەرچاوەیەکی تری ئیلهام کە بەڕوونی بەم بابەتەوە دیارە کوردپەروەری ئەم هونەرمەندەیە کە شۆڕش و کەسایەتیەکانی کورد هەندەری بوون بۆ سازدانی زۆربەی لاوکەکانی. لاوک ئاوازێکی ڕەسەن و فۆلکلۆری کوردیە. شوێن و جوگرافیای لاوک هەموو ئەو ناوچانە دەگرێتەوە کە بە کرمانجی دەدوێن، واتە زیاتر لە ناو کوردەکانی ناوچەی بادینان و باکووری کوردستان دەگوترێت. لاوک بەشێکە لە مەقام و پارچەیەکە لە ناو مەقامی بەیات و مەقامی ئورفە و مەقامی حوسەینی. لاوک بێش بە وشەکانی لێلێ لۆلۆ دەلێلێ دەست پێدەکا و لە سەربەند و دوابەنددا ئەم وشانە دەڵێتەوە. لە ناو کورددا چەندین لاوک بێژ دەرکەوتون، بەڵام کاوێز ئاغا سەرمەشقی ئەوانەیە کە دەنگیان تۆمار کردووە. یەکەم هونەرمەندە لاوکی لەسەر گرامافۆن تۆمار کردووە. کاوێز ئاغا لە ساڵی 1889 لە کوێستانی چەرچەلی هەرکیەکاندا لەدایک بووە، لە یەکێک لە تیرەکانی هۆزی هەرکیە. باوکی ناوی ئەحمەد و دایکی ناوی لەیلا بووە. سەرەتا لە ناوچە دەشتیەکانی ڕۆژهەڵاتی مووسڵدا ژیاون، ڕەوەند و شوانکار بوون و گەرمیان و کوێستانیان کردووە. بەوەی مردنی باوکی کاوێسەوە ڕوودەکەنە ناوچەی هەرکیەکانی سۆران. کاوێس تا ساڵی 1950 لەگەڵ خێڵەکەی گەرمیان و کوێستانی کردووە. لە پاشان دێتە ڕەواندز و دەبێتە میوانی ماڵی حاجی نەورۆز ئەفەندی و واز لە ژیانی کۆچەری دێنێت. بەم جۆرە کۆڕی دیوەخانەکانی ئەو کاتە بە دەنگی کاوێز ئاغا ئامیشە گەرم بوون. بەهۆی دەرهاویشتەکانی یەکەمین جەنگی جیهانیەوە لە ڕەواندزیش ئاوارە دەبێ و ڕوو لە شەقلاوا دەکات. لەوێ بۆ ماوەیەک دەبێتە کارمەندی میری لەسەر دەوڵەتی عوسمانی. کاری کاوێز ئاغا پاسەوانی و کارمەندی دەبێت لە گەنجینەی خۆراک و دانەوێڵە، بەڵام گوێی بە یاساکانی عوسمانی نەداوە و بەردەوام بە شەو ڕۆژ یارمەتی خەڵکی هەژاری داوە، بەڵام ڕێگریەکانی دەوڵەت وا دەکات واز لەو کارە بهێنێت. کاوێز ئاغا زۆربەی ژیانی لە دیوەخانەکانی ئاغا و میر و سەرۆگۆزەکانی کورددا بردووەتە سەر. شەوانە کۆڕی دیوەخانی بە ئاواز و دەنگە زوڵاڵەکەی جۆش داوە. کاوێز ئاغا لە کاتی گفتوگۆ و قسەکردنی ئاساییدا وشەکانی زۆر بە زەحمەت لە دەم هاتۆتە دەر، بە پچڕ پچڕ و نیوەچڵی دەری بڕیون، کەچی بە پێچەوانەوە لە کاتی لاوک بێژیدا زمان پاراو بووە و هەرگیز زمانی نەگیراوە. پیاوێکی بەژن و باڵابەرز و ڕەش ئەسمەر بووە، جگە لە زمانی کوردی فارسی و تورکی و عەرەبی زانیوە. کاوێز خۆی ئاغا نەبووە، تەنها وەک ڕێزێک ئەو نازناوەیان پێداوە. لە ساڵی 1930دا کاتێک دەبیستێت کە لە شاری بەغداد چەند کۆمپانیایەک هەن دەنگخۆشەکان تاقی دەکەنەوە، کاوێز ئاغا ئارەزووی تۆمارکردنی لاوک و گۆرانیەکانی دەکات. هەرچەندە هاوڕەکانی پشتگیری ناکەن بۆ ئەو سەفەرە و پێیان وایە کە ئەو زمانی دەگیرێت و ناگۆیە و لە تاقیکردنەوەکەدا دەرناچێت، بەڵام کاوێز کۆڵ نادات و گوێ لە قسەکانی دڵی خۆی دەگرێت و دەچێتە بەغداد. لە کۆمپانیای بەیزافۆن کە تایبەت بووە بە تۆمارکردنی دەنگی هونەرمەندەکان لەسەر گرامافۆن، لەوێ پسپۆڕانی کۆمپانیاکەش کە چاوپێکەوتنی لەگەڵدا دەکەن و بۆیان دەردەکەوێت کە لە قسەکردندا ناگۆیە پێی دەڵێن تۆ ناتوانی گۆرانی بڵیت و دەنگت بۆ تۆمارکردن ناشێ. ئەویش بە دڵشکاوی لە کۆمپانیاکە دەردەچێت و ڕوو دەکاتە چایخانەیەکی نزیک کۆمپانیاکە و دەست دەخاتە بنگوێی و پڕ بە دەنگ و دڵی لاوکی گەنج خەلیل دەبێژێ.
خەڵکەکە لی کۆ دەبنەوە و گوێیان لەو دەنگە بە سۆزەی دەبێ و دەنگی دەگاتە کۆمپانیاکە. لە کۆمپانیاکەوە دێن بۆ لای و داوای لێبوردنی لێ دەکەن و دەیبەن لەگەڵ خۆیان و یەکەم قەوانی بۆ تۆمار دەکەن کە لاوکی گەنج خەلیل بووە. بەو جۆرە کاوێز دەست دەکات بە تۆمارکردنی لاوکەکانی لە کۆمپانیاکانی تایبەت بە تۆمارکردنی دەنگ کە دواتر چەندین لاوک و بەستەی لە کۆمپانیاکانی بەیزافۆن و نەعیم و نایف تۆمار کرد و لاوکەکانی بۆ وێردی ئەو سەردەمەی خەڵکی کوردستان. کاوێزاغا پەیوەندیەکی باشی لەگەڵ سەرکردە و سەرۆک هۆزە کوردەکاندا هەبووە. لاوکی تایبەتی بە شێخ مەحموود و شۆڕشەکەی هەیە و تەواوی کوردستانی بەو لاوکە کردووە تا هەوخەمی شۆڕشەکەی شێخ. ئەم لاوک بێژە بەتوانە و تاقانەی ئێمە لە ساڵی 1936 لە تەمەنێکی مامناوەندیدا کۆچی دوایی کردووە، بەڵام دەنگە سیحراویەکەی بۆ هەمیشە لە ناوماندا دەنگ دەداتەوە.